ئاماری کار و چالاکیەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان و سەرجەم بە ڕێبەرایەتیەکانی سەر بە دەستگای ئاسایشتان بۆ ساڵی 2025 بۆ دەخەینە ڕوو کە بە بابەتی تێرۆر دەست پێ دەکەین. لەم ساڵەدا 298 ئۆپراسیۆن ئەنجام دراوە بۆ دەستگیرکردنی تێرۆریستان و 127 کێوماڵ ئەنجام دراوە بۆ پاکردنەوەی مۆڵگەی تێرۆریستان و 15 ڕوبەڕووبوونەوە ئەنجام دراوە. لە ئەنجامدا 716 تێرۆریست دەستگیرکراون بە پێی ماددەکانی 2 و 4 لە یاسای تێرۆردا. هەروەها دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە ساڵی 2025دا 196 کاری هاوبەشی ئەنجام داوە لەگەڵ هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان و عێراقدا. لە ساڵی 2025دا 1701 سکاڵاو بە دواداچوونی تاوانی ئەلیکترۆنی وەرگیراوە لە سەرجەم بە ڕێبەرایەتیەکانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان و ژمارەیەکی بەرچاو لەو سکاڵایانە چارەسەر کراون. بە پێویستی دەزانین لە ئاماری ساڵی 2025دا ئەوە بڵاو بکەینەوە کە 11341 سکاڵای تاوانی جۆرا و جۆر تۆمارکراون لە دەستگاکەمان و بە پێی بڕیاری بەڕێزان دادوەرانی لێکۆڵینەوە مامەڵەی یاسایی و تەندروستیان لەگەڵدا ئەنجام دراوە و کەیسەکان یەکلایی کراونەتەوە. لە کۆی 910 کاری بە دواداچوونی کامێرەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان 270 کاری تایبەت بووە بە هەماهەنگی دادگاکان و هێزە ئەمنیەکانی تر. بابەتێکی پەیوەست بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بابەتی ئابووریە کە لە ساڵی 2025دا دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە ڕێگەی لیژنەکانیەوە توانیوێتی 52798 سەردان و بەدواداچوون ئەنجام با. لە ئەنجامدا دەست بگیرێت بەسەر 786 تەن و 511 کیلۆ خۆراکی بەسەرچوو دەرمان و مەوادی کشت و کاڵی. لە دەستگاکەمان لە ساڵی 2025دا بە پێی یاسای چەک 212 دۆسێ تۆمار کراون تیایدا دەستگیراوە بەسەر 1037 چەک و دەمانچەی جۆرا و جۆردا. لە بابەتی ساختەکاریدا دەستگاکەمان درێغی نەکردووە لە پاراستنی مامەڵەدارایەکانی هاوڵاتیاندا. بۆیە لە ساڵی 2025دا بە پێی بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە توانراوە دەست بگیرێت بەسەر 1,074,950 دۆلاری ئەمریکی ساختەدا و هەروەها 140,456,000 دیناری چاپی عێراقی ساختە و 2,750 یۆرۆی ساختەدا. بە هەمان شێوە لە چوارچێوەی یاسا جێبەجێکراوەکان و ئەنجامدانی ڕێکارەکانی دادگا دەستگاکەمان توانیوێتی دەست بگرێت بەسەر 2192 ئۆتۆمبیل و 968 ماتۆردا. گرنگە وەک ئاماری ساڵی 2025 ڕووداوەکانی تەقەکردن و کوشتن و خۆکوشتن بخەینە ڕوو بە شێوەیەک کە لەم ساڵەدا 211 ڕووداوی تەقەکردن ڕوویداوە و 31 ڕووداوی خۆکوشتن و 22 ڕووداوی کوشتن ڕوویداوە.